الو 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 يا ابني. الو 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 سڵاوی بەرزان مەلامینتان لێبێت و نەورۆز و سەری ساڵی نوێی کوردیتان پیرۆز، ڕاپەڕینی کەرکووکتان پیرۆز. 31 ساڵ بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگە بە بێپاڵپشتی هیچ لایەکی تر دژی ڕژێمی بەعس هاتنە نێو شاری کەرکووکەوە و ئەم شارەیان دوای شەڕێکی قورس بەرامبەر بە ڕژێمی بەعس ئازاد کرد. ئەو ڕۆژە هاوکات بوو لەگەڵ سەری ساڵی نوێی کوردیە. هەموو ساڵێک لەم ڕۆژەیە کەرکووکیەکان ئاگری نەورۆزەکەنەوە، بەڵام جگە لە تعبیری نەورۆز تعبیری ساڵیادی ڕاپەڕینەکەشیانەکەنەوە، چونکە ئەم ڕۆژە بۆ کەرکووکیەکان تایبەتە. ئەو تایبینن ئێستا پەیتا خەڵک ئەڕژێتە سەر شەقامەکان و لەوێشەوە بەرەو سەر قەڵای کەرکووکە ڕۆن، چونکە قەڵای کەرکووک و کەرکووکیەکان لە یادی ڕاپەڕین و نەورۆزدا دوانەیەکی لێکدانەبراون. ئێستا ئەگەر هاوکارانم دیمەنەکانمان پیشاندن بۆی ئێوە بیبینن، هەموو جیهان بیبینێت کە کەرکووکیەکان چی ئەکەن لەسەر قەڵای کەرکووک و چۆن باڵای کوردستانەوە لەسەر قەڵای کەرکووکن. دیمەنەکان پێم وابێ سەکەمی تر ئامادە بێت، بەڵام ئاماژە بۆ بکەم کە خەڵکێکی زۆر بە لێشاو ڕویان کردووەتە سەر قەڵای کەرکووک. ئەم دیمەنانە کاتێک ئەیبینیت تەنانەت ئەگەر لە سکرینی ماڵەکانیشتانەوە بێت، لە شاشەی ماڵەکانیشتانەوە بێت، دڵنیاتانەکەمەوە تەزویەک دێ بە گیانتانە، لەبەرەوەی بۆ خۆی کاتێک کەرکووک ئەبینی لەگەڵ ئاڵای کوردستانە و خەڵکێکی ئاوها بە موڕاڵێکی بەرزی نەتەوایەتی، بە جۆش و خڕۆشێکی بەرزی نەتەوایەتی چونەتە سەر قەڵای کەرکووک بەبێ هیچ جیاوازیەکی فکری و حەزبی، ئەبینی کە چی قەرەباڵغیەک و چی جۆش و خڕۆشێک لای ئەوان هەیە. بۆ خۆی تەنیا بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەسەر قەڵای کەرکووک مانایەکی زۆر گەورەی هەیە. هاوکارانم ئەگەر ئامادە بێت پامێرمان یوسف موڕات بێگومان لێ زانیاری زیاترمان پێدا، بەڵام ئەوەی من زانیاریم هەبێت ئەمڕۆ کاتژمێر 3 کەرنەڤاڵی نەورۆز و یادی 31 ساڵەی ڕاپەڕین لە سەر قەڵای کەرکووک ساز دەکرێت. بێگومان ئاهەنگێکی جەماوەری گەورەیە. ئەم ئاهەنگە پێشتر لەلایەن بەشێکی زۆر لە لایەنە سیاسەکان و حزبە سیاسی کوردیەکان بە سەرپەرشتی یەکێتی نیشتمانی کوردستان بێگومان جگە لە پارتی و نەوەی نوێ کۆبوونەوە بڕیاریاندا کە بە تێکڕا بە یەک دەست بە یەکگرتوویی ئاڵای
کوردستان لەسەر قەڵای کەرکووک بەم شێوەیە ببینرێت وە کەرنەڤاڵی نەورۆز و یادی ڕاپەڕین بکەنەوە. ئەمڕۆ کاتژمێر 3 ئەو ئاهەنگ و ئەو کەرنەڤاڵە دەست پێکات بێگومان وتارێکی گشتگیری لایەنە سیاسی کوردیەکان ئەخوێندرێتەوە بۆ خۆی ئەو مانای یەکڕێزی گەلی کووردە لەم شارەیە، مانای یەکدەستی و پتەوی لایەنە کوردیەکانە لەم شارەیە. دواتریش چەند هونەرمەندێک بۆی ئاهەنگەکە بە چۆش و خۆشترکەن ئامادە ئەبن لەوێ و هاوڵاتیان لەوێ خۆشی خۆیان دەرەبڕن. بیرتان نەچێت ئەم نەورۆزە بە نەورۆزی تەحەدا ناوبرالایەن هاوڵاتیانی شاری کەرکووک بە تایبەت کوردەکان لە شاری کەرکووک بۆ خۆی ئەو دیمەنانی کە ئێستایی بینن چەند گەنجێک چەند لاوێک ئەبینین کە هەستی نەتەوایەتیان چەند بەرزە لە شاری کەرکووک بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لەسەر قەڵای کەرکووک. دڵنیاتانەکەمەوە ئەوەی کە ئێستا لە سەر قەڵای کەرکووکە هەر لە ژنان و کچان و گەنجان و لاوان و تەنانەت بە ساڵاتچوان و کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتەکانش ئێستا ئەلەوێن، یعنی هەستێکی نەتەوایەتی لەوێ زۆر بەرزە. یوسف مراد پەیامێرمان لە سەر قەڵای کەرکووک پێماوێ ئامادەیە. یوسف سڵاوت لێبێت. سڵاو لێوە. نەورۆز و سەری ساڵی کوردیت پیرۆز، یادی ڕاپەڕینی کەرکووکت پیرۆز. یعنی ئەو دیمەنانەی کە ئێستا منەی بینم تەزوودێ بە گیانما کاتێکی بینم ئاڵای کوردستان ئەوە ئەگەچێتەوە لەسەر قەڵای کەرکووک. زانیاریەکان چین لەوێن یوسف؟ بەڵێ بەرزان سڵاوتان لێبێ، یادەکانی ڕاپەڕین و نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێت. دروست ئێستا من لەسەر قەڵای کەرکووکم لێرە، کەرکووچەکان بە جۆش و خرۆشەوە ڕویان لەسەر قەڵای کەرکووک کردووە. ئەگەر هاوکار محەممەد لەگەڵ ما بێت ئەمەی کە بەدی دەکرێت دیمەنی هاوڵاتیانە کە ڕوو لە قەڵای کەرکووک دەکەن بۆ بەشداریکردن لاکردنەوەی ئاگری نەورۆز و یادەکانی ڕاپەڕین دیارە چەند خولەکێکی کەمی ماوە مەراسیمەکە دەست پێ دەکات. لێرە کوردانی ئەم شارە بە زلوبەرجی نەتەوەی خۆیانەوە ڕویان لەسەر قەڵای کەرکووک کردووە. ئەگەر هاوکارم دیمەنی دەواازەی قەڵای کەرکووک پێشان بدات، ئەمە جۆش و خرۆشی کەرکووچەکانەوە. ئەوان دەڵێن هیچ هێز و لایەنێک ناتوانێت لە کەرکووک وە دەرمان بنات چونکە شارە شاری باو باپیرانمانم مە بەس ئێستا بسمە لای هاوڵاتیی کورکە بە ئاڵای کوردستانەوە ڕووی لە سەر قەڵای کەرکووک کردووە. ئەگەر فەرمی تێرە پێم خۆشە بڵێم ئەمڕۆ بۆچی لە قەڵای کەرکووک کردووە و ئێوە وەکو کەرکووچەکان پێیانتان وڵا پێمانێ نەورۆزە و یادی ئاگرکردنەوەی نەورۆزە. نەورۆزی چاپاشی کوردستانی کووردە کۆمەڵە لەلایەن شۆفێنەکان کارە وایان کرد کە وتیان سێ سەعات و دو سەعاتی خەڵکات ئەوە بە جۆش خۆشەوە تێ لەبەرەوەی ئەمە وەتی ڕاکان سعید گوشاڵێکی بخواردە لەو حاڵی باشتر لەبەرێ گوشاڵک بەس بزنەی خوا ئەوەنە تاڵە لە قسەی خۆشی پەشیمان بووە بە چقلی چای ژمنان ئێمە لەگەر پێکاتەکانە عالە بە تورکمان ئێمە براین هیچ تەفرەقینە لە بینمانە بەزم ڕاکان جوبوری ویسی تەفرەقە بخاتە بینم سێ لە سێ پێکاتێ و ئێستا لە پێکاتێ تورکمانشی تیا عەربشی تیا زۆر بەستا بەرزی و ئاگر نەورۆز سەساڵ خەڵای کەلوکەکەینەوە با بێجە شێرایی چاو نەیارەکانمان بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو. یعنی ئەمە جۆش و خرۆشی خەڵکە بنەمە یەکێکی تریش بدوێن مەگەر بیت ئێرە قسم بۆ بکەیت تۆ ئەمڕاتە بۆ سەر قەڵای کەرکووک پەیامتان چییە بۆ هێز و لایەنە سیاسی کوردستانەکان بۆ ئەوەی لاپەڕەیەکی نوێ لە کەرکووک هەڵدەنەوە و قسەتان چیە لەسەر ئەو لایەنەی کە لە کەرکووک مایە و خەڵکەکەی بەجێنێ؟ بەڵێ پێشەکەی پیرۆزبایی لە خەڵکی کەرکووکیش بە شەریفی کوردستانەکەین بۆ ئاگری نەورۆزی ئیمساڵ بە هەموو لایەنە کوردستانەکان دەرین بێنەوە بۆ کەرکووک. کەرکووک جێمێرن، کەرکووک بێەوە جوانە، کوردێک پارچەی بێ، گرنگیەوە یەکێتی، هەمومان یەکێتی بین. یەکێتی گرنگی ئەوە بوو خەڵکەکەی جێنێشت. زۆر سپاس. بەڵێ ئێستا هەواڵا سۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووی لە سەر قەڵای کەرکووک کرا. ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەسمەلای بەڕێز هەواڵ سۆمامەند کاکا سڵاوت دەبێ ئەمڕۆ هێز و لایەنە سیاسی کوردستانەکان لەسەر قەڵای کەرکووکن. ئێوە پەیامتان چی ئەگەر هاوکارم محەممەد لەگەڵ ما بێت بێتە ئێرە و هاوڕێیانە لەگەڵمان بن کاکا سۆ پەیامتان چی؟ بەڵێ ئەمە سەرەتا جەژنی نەورۆز و یادی ئازادکردنی کەرکووک لە سەردەم کەرکووک و کەرکووچیەکان پیرۆز دەکەین و ئەمڕۆ دەبینن حزب و لایەنە سیاسیەکان جارێککە ئاهەنگی نەورۆز و ئازادکردنی کەرکووک بەیەکەوە ساز دەکەین و دەشبینن ئەم خەڵکو و جەماوەرە کە چۆن بۆ پەڕی جۆش و خرۆشیەوە دێ بەشداری یادی نەورۆز و ئازادکردنی کەرکووک کاتەوە
باایی لە سەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین و بە تایبەتی کەرکووکی خۆشەویست و لە سەروی هەمووشیانەوە کە سوکاری سەربەرزی شەیدان و پێشمەگە دێرینەکان و کەمەندامان و جەماوەری خۆراگری کەرکووک. کاکاسۆم ڕۆ سەرجەم حزب لایەنە سیاسی کوردستانەکان ڕویان کردوتە قەڵای کەرکووک ئەمە چی پەیامێکە گەێنێ بۆ خەڵکی کەرکووک و تەواوی ناوچە جیاجیەکانی کوردستان؟ بەدڵنیایەوە ئێمە کۆمەڕی کێشە و گیرگرفتەیە پێویستەکە چەندی تەبا و یەک ڕێز و یەکدەنگ بین و بە تایبەتی لەم ناوچە جێناکۆکان ئێمە لە دوای ئەو ڕووداوانەی بەسەر کەرکووکی داات و هەمیشە هەوڵمان داوە کە لەگەڵ حزب لایەنە سیاسیەکانی کوردستان بەیەکەوە و ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیانیش هەیە ئەم یادی نەورۆزیش ئێمە پامێکە بۆ نەتەوەکانی دیکەش ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیان و ئەو مافانەیان ئەو شتانی کە پێویستەکە خەڵکی کەرکووک بە هەموو نەتەوە ئاینێک بەشداری پرۆسی ئیداری پرۆسەکانی دیکە بکەن ئێمە لەگەرەوە داینە بەڵام هیچ ڕۆژە لە ڕژان سازش لەسەر کوردستانی بوونی کەرکووک و ناوچە جێناکۆکان ناکەین. زۆر سپاس بۆ ئاسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک سلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ من مەبەستمە دیمەنی زیاتر بگوازمەوەی خەڵک ئەمەی کە بەدی دەکرێت دیمەنی هاوڵاتیان ئێمە جەماوەێکی زۆرمان بینی پێشە سال لە سەرقەڵای کەرکووک بەڵامە وایە خەڵکە بینم و بەردەوام ینی دێتە سەر خەڵا ینی بەردەوام خەڵک هێشتا دێت بەڵێ بە دڵنیاییەوە بەرزان دیارە ینی ژمارەی هاوڵاتیان هاتنیان بۆ سەر قەڵای کەرکووک سات بە سات زیاتر دەبێت ئەمەشی کا دەبینرێت جۆش و خرۆشی کەرکووکیەکانە کە ینی پێشتریش بەرزان هێز و لایەنە سیاسی کوردستانەکان کۆبنەوەیەکیان ئەنجامدا و من لەسەر قەڵای کەرکووک زۆربەی هێز و لایەنە سیاسی کوردستانەکان بینی کە ڕویان لەسەر قەڵای کەرکووک کردبوو بەمبەسی بەشداریکردن لە ئاهەنگی نەورۆز و پێشتریش کۆبنەوەی کرابوو بۆ دانانی ئەو بەرنامەی کا پێویستە لەسەر قەڵای کەرکووک مەراسیمەکەی پێ ئەنجام بدەن ئەمەی کا بەدی دەکرێت دیمەنی هاوڵاتیان بەبەسمە یەکێکیشی تر بدوێنم سلااو دەبێ خاتون ئەمڕۆ بەجرینەتەوەی ڕوود کردو تا قەڵای کەرکووک بۆ هاتووی و پەیامتان چیە لێرەوە؟ بە بۆنەی جەژنی نەورۆز و ڕاپەڕینەکانەوە گەرمترین پیرۆزبایی ئاڕاستەی خەڵکی شاری کەرکووک و بە تایبەتی لە هەموو نەتەوەکان و بە تایبەتی لە کوردەکەم ئەمڕۆ ڕۆژێکی نەتەوایەتیە بۆ نەمێژووی کووردە بەرز و پیرۆز ڕدەگرینە بۆنێ بۆ هێز و لایەنە سیاسی کوردستانێک پەیامانەوەیەکەوە هێمنی و ئارامی شاری کەرکووک بپارێزن و سپاس. بەڵێ بەرزانەمەی گوێویستی مۆ قسەی خەڵک بوو پەیامی هاوڵاتیان بوو کە ڕویان لەسەر قەڵای کەرکووک کردووە بە تایبەتیش ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان من مەبەستمە دیمەنی زیاتر بگوازمەوە یاخود دەگەڕێمەوە لای تۆ گەر پرسیارێک باش یوسف ینی پێم بڵێ ئەوەی کەیسە بۆنە پێش کەمێک هاوڵاتێک گفتوگۆی کرد لەگەڵ تۆیە باسیەوەی کرد کە با بڵێن پارێزگاری بە وەکالەت یا خۆسەپێنراوی کەرکووک هەوڵەدات کە جیاوازی بکات لە نێوان نەتەوەکانی ئەم شارەیە بەڵام ئەوە لە دوانی هاوڵاتێک بوو لەگەڵ جەنابتە کە باسی لەوە کرد کە پێکاتەکانی عەرەب و تورکمانی لێ پێکاتی عەرەب و تورکمان هیچ ینی بەرچاو کەوتون کە بەشداری بکەن لەگەڵ برا کوردەکانیان لەو شارەیە لەو سەر قەڵای کەرکووک بەرزان نەک ئەم ساڵ تەنانەت ساڵانی ڕابردووش هەر کات کە ئاهەنگی نەورۆز و یادەکانی ڕاپەڕین لەسەر قەڵای کەرکووک کرابێت نەتەوەکانی دیکەش بەدی کراوە و من لێرە لەسەر قەڵای کەرکووک بەڵێ ئاوڵاتی نەتەوەکانی دیکەشم بینی کە هاتوونە هەنی ئەوەی کە هەیە کوردانی ئەم شارە کە زۆرینی شارەکەش پێک دەهێنن بەڵام لەگەڵەوەشدا بە بەردەوامی پەیامی ئەوان پەیامی ئاشتی پێکەوە ژیانە پەیامی تەباییەوە هاوکات ئەوەش ڕاگەیەندرا کە داواش کرا کە هێز و لایەنە سیاسیەکان لاپەڕێکی نوێ هەڵدەنەوە بۆ ئەوەی خزمەتی زیاتری کەرکووکیەکان بکرێت بەرزان من مەبەستمە دیمەنی هاتنی هاوڵاتیان کە بۆ هاوڵاتیان زیاتر باشترە بێت بەڵێ ئەگەر هەوڵی هاوڵاتیان زیاتر یعنی بۆ چووی خۆیان هەستی خۆیان دەربڕن لەم ڕۆژە لە ڕێگەی مایکی کەناڵی ئاسمانی کەرکووکەوە بە هەموو جیهانی بگەێنن بێگومان کەناڵی ئاسمانی کەرکووک سپۆنسەری میدیای ئەم کەرنەڤاڵەشە ئەمانێت ئەم کەرنەڤاڵە گەورەی ئەم ڕۆژە مەزنە بە هەموو جیهان بدەین وەکوە بینن یعنی ئێستا ئەمە دەواازەی چونە سەرقەڵای کەرکووکە بەردەوام بەرزان من ئەمێ بچمە لای بەشێک لە ئەوانەی کە سەردانی خەڵای کەرکووکیان کردووە ئێستا
ئەمەی کە بەدی دەکرێت باشە دیمەنی هاتنی ئەوانە دیمەنەکانە گوازمەوە و هەوڵ دەدەم لەگەڵ گواستنەوەی دیمەنەکان دیاراوەی کە ئێستا بەدیکرا هاوکات بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیش هاتە سەر قەڵای کەرکووک دارە هێزانیەکان ئەرچی پاراستن بە تایبەت بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک ئەرچی پاراستنی مەراسمەکەیان لە ئاستۆ کردووە و لە دەوروبەری قەڵای کەرکووک ئامادەییان هەیە و هێزانیەکان بە بەردەوامیش داوا دەکەن کە هاوڵاتیانیش هەمانگیان زیاتر بێت لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک لەگەڵ هێزانیەکان چ ئەمڕۆ چ سبەینێک کە 21 سێ و هاوڵاتیان ڕوو دەکەنە ناوچە گەشتیارەکانی دەوروبەری پارێزگاکە هاوکات لەلایەکی دیکەشەوە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکی شەر بە هەمان شێوە کە سبەینێک کا 21 سەیە لە ناوچە گەشتیارەکان با بڵین بە جۆرێک جۆرە مەفرەزیان دەبێت و داوا کراوە هاوڵاتیان هەمانگی زیاتریان هەبێت لەگەڵ هێزانیەکان لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆ لە هەر حاڵەتێکی نامۆ ئاگدارێم بکەنەوە من ئێستاسمە لە هاوڵاتیەکی تر ئەگەر بیت ئێرە لەگەڵ مابی بە جلوبەرجینەتەوەی و ڕوت کردوتە قەڵای کەرکووک تا چەند هەست بە خۆشحاڵیە لەخوا بە زیاد زۆر ڕۆژێکی خۆشە داواکارم ئەوەی کەوا لە ماوە دانیشتووە بێبان قەڵا اینجا هەر چوار پارچە پیرۆزبایی لە هەر چوار پارچەی کوردستانەکەم هاتنی کورد بۆ سەر قەڵای کەرکووک و بە ئاڵای کوردستانەوە چیە گەێنێ زۆر شتێکی باشە دژمنان پیان ناخۆشە قەت ئامادە نەم شارە چۆڵ بکەن قەت ئامادە نیمان چۆڵێکی قەت بەقەدەرم مناڵمە هەر ئاگرم کردی تە شار ئاگرەکەمەوە ئەمان جۆش خۆشی جاران تەیە ئینشەڵڵا ئەمان حیاتەکەم بەڵە بەرزان ئەمەی جۆبیسی بوو وتەی جۆش و فرۆشی هاوڵاتێکی کەرکووکی بوو کە باڵای کوردستانەوە ڕووی لەسەر قەڵای کەرکووک کردووە یوسف خەڵکێکی زۆر شەبینم یعنی تەمەنیان کەمێک گەورەیە بۆ خۆی سەرکەوتن بەسەر قەڵای کەرکووکە کەمێک قورسە هەناسەفرکێت بۆ دروستەکە بەڵام بینین کە هەستە نەتەوایەتێکە ئەو مڕاڵە بەرزی کە هاوڵاتیان هیانە لەم شارەیە وایان لێ کات کە بەشدار بن لەم کەرنەڤاڵە ینی ئەبینین لە چینە جیاوازەکانش ینی ئەو تا لە ژنان لە گەنجان لە مناڵان ینی دیمەنێکە پڕ بەدڵ من هەستی نەتەوایەتیم بۆی بەرزەبێت و تەزوودێ بە گیانمە کاتێکە و دیمەنا نابینم ئێستا خۆشگە بە تۆ خوازم کە تۆ لەو مەیدانیایت هەڵبەتە بەرزانێمە هەمومان وەکو ڕاگەیاندن و بە تایبەت وەکو دەستگای میدیایی کەرکووک ئامانجمانەوەیە کا خزمەتی کەرکووکیەکان بکەین و لە خۆشی و لە ناخۆشیەکاندا لەگەڵیان دەمێنینەوە و دەنگی ڕاستی دەگەین یعنی ئەوەی کا لێرە بەدی دەکرێت بەرزان وەکو خۆشت باست کرد تەمەنە جیاوازەکان بە منداڵ بە پیر بە گەنج هەمویان ڕویان لە قەڵای کەرکووک کردووە و لێرەشەوە پەیامیەوە ئاگەیەنن وەکو خۆشیان باسییان کرد کە هەرگیز ئامادەنی نەم شارە بەجێ بهێڵن و هیچ لایەنێک هیچ پیلانگەڕێک ناتوانێت کاریگەری لەسەر ئەوان دروست بکات کە زێدی خۆیان بەجێ بهێڵن هاوکات بڕیارە سبەینێش زۆربەی وڵاتیان ڕوو لە ناوچە گەشتیارەکانی دەوروبەری پارێزگای کەرکووک بکەن من بەرزان دەگەڕێمەوە لای تۆ بەڵام ئەوەی کە من مەبەستمە ئەوەیە کە دیمەنی زیاتر بگوازمەوە دیارە سات بە سات سەر قەڵای کەرکووک هاوڵاتیان بە خۆت ئاگدار بووی کە بەشێک لەوانی کە با بڵێن پێیان خۆش نەبوو ئاوا بەم شێوەیە کورد سەرکەوێت یاخۆت لایەنە سیاسەکان تەبابن یعنی پرۆپاگەندەی زۆر کرا بۆی ئەم ئاهەنگە ئەرقەلەی تێکەوێت کێشەی تێکەوێت خەڵک سارکەنەوە لەوەی بڕات بەڵام ئەوی کە ئیبینن کەرکووکیەکان بەبێ گوێنەدانە هیچ شتێک تەنیاوی کە کورد و کورد بوون لە پێش هەموو شتێکەوەی ئەوەی ئەیبینین ئەوەیە کە خەڵکێکی زۆر بەڕاستی ئەم نۆرۆزیان کردو بە نۆرۆزی تەحەدا و سەرکەون بەسەر قەڵای کەرکووک ژمارەکان ناوەستن خەڵک ناوەستی وا بەردەوام هەر خەڵک دێت وەکەوەی کە ئەڵەی سەرەتایە بەرەو چونە سەر قەڵا ئەگەرچی بە هەزاران کەس ئێستا لەسەر قەڵای کەرکووکن ژمارەکە تەسەوڕەکەم زۆر لەوە زیاتر بێت یوسف لەگەڵەوەی کە ینی دیمەنەکانم بۆ گوازیتەوە ئەگەر هەوڵدەی زیاتر خەڵکی ئەو شارەمان بۆ بدوێنیت پێم خۆشە لە ڕێگەی مایکەکەتەوە هەستی بەرزی نەتەوایەتی ئەو خەڵکی کاتنە سەر قەڵای کەرکووک بە هەموو جیهان بگەێنین یوسف بۆیە لەگەڵەوەی کە دیمەنەکانم بۆ گوازیتەوە هەوڵدە زیاتر خەڵکش بدوێنیت لەگەڵیا ینی ئەوەی کە ئێستا بینەران شەی بینن ینی خەڵک من هاوکات ئێستا بەشێک لا لێبرسراوانی یەکێتی لێرە بەدی دەکرێت کاک فەمی بران گفتوگوی لەگەڵ دەکەم کاک فەمی فەرمی تێرە ئەمڕۆ ئێوە پەیامتان چییە و سەرباری ئەو بارودۆخە سەختەی کە لە کەرکووکە بوو لە ساڵی 2017 تاکو ئێستاکە یەکێتی ئەم شاری جێنەهێشت بۆ چیمانەوە ئەمە چی پەیامێکی هەیە خۆی بە بێگومان عنیمانەوەی یەکێتی حاڵەتێکی زۆر ئاسا یەکێتی لە ویدات تۆدا مەزراو بۆی لەگە خەڵکی خۆیان بێت کە لە خەڵکی خۆی جیابۆیەوە وازی لە بەشێکی زۆری ئەو مەبادئانی خۆیەناوە و نەورۆزیش
پەیامەکەی پەیامی ئاشتی و برایەتیە بە بێگومان ئەم حەشدە جەماوەریە گەورەی کە ئەیبینیت بەشێکە لەو نامەبرایەتیە کە ئێمە ئەمانەوێت لە ڕێگەی نەورۆزەوە بیگەینە هەموو پێگاتە جیاوازەکان ئەم شارە. یەکێتی بەشێکی ئەساسی لە ستراکچەری ئەم شارە پێک دێنێت و یەکێتی بەرنامەی ئەوەیە بگەڕێتەوە سەر ئەو فکر و فەلسفەی کە جەنابی مام جەلال بۆ ئەم شارە هەیبووە. سپاس بۆ فەهمی بران کە بە شێوکی ڕاستەوخۆ لەگەڵ ما بوو بەرزان من بەبەسمە ئێستاکە خەڵکی تریش بدوێنم قسەی لەگەڵ بکەم ئێستا گەنجێکم لەگەڵا بە جلوبەرگی نەتەوایەتیەوە هاتۆتە سەر قەڵا سەرەتا شت پیرۆز بێ یادی ڕاپەڕین شت پیرۆز بێ پەیامت چییە بە جلوبەرگی نەتەوایەتیەوە؟ وەڵام جەژنە جەژنێکی پیرۆزە بۆ نەتەوەی کورد و ئێمە ئێستا لە شاری کەرکووک ئەم یادا ئەکەینەوە وەکو باڵای کوردستان هاتوونێتە سەر قەڵای کەرکووک باموو پێکاتەکانەوە کورد تورکمان عەرەب هیوای ئاشتی بۆ هەموو نەتەوەکانە خوازی ئادارم ئەم جەژنە بێتە مای ئاشتی بۆ کەرکووکەکان. ئێوە پەیامی ئاشتیشتان پێ لەگەڵەوە هاتوونە بۆ سەر قەڵای کەرکووک. ئەی چۆن ئەم یادا بێتە یادێکی پیرۆز بۆ هەموو نەتەوەکان لە شاری کەرکووک و ئێمەش وەکو گەنجانی کەرکووک بە پیر و گەنج و کچ و کوڕۆ هاتوینەتە سەر قەڵای کەرکووک بۆ ئەم یادە پیرۆزە. زۆر سپاس کا بە شێوکی ڕاستەوخۆ لەگەڵ ماوی بەڵێ وتەی هاوڵاتێکی کەرکووک بوو گەنجێک کە هات بۆ سەر قەڵای کەرکووک بۆ ئەوەی بەشدار بێت لەو مەراسیماوە هاوکات مەبەسمە دیمەنی زیاتر بگوازمەوە ئێستا کەسێکی تر ئەدوێنم بە شێوکی ڕاستەوخۆ قسەی لەگەڵ دەکەم ئەگەر بکرێ کوڕەکەشتەر لەگەڵ خۆتا بێ کە بەزلی کوردیەوە هاتووە ینی بەرزان ئێستا پێم وا بێ کوڕ و باوکن خوا لە یەکتان نەکا کوڕ و باوکێک بەجلی کوردیەوە هاتوونەتە سەر قەڵای کەرکووک دیمەنێکە تا ئەو سەری دنیا جوانە باوکێکن من ئێسم بەڵێ بەڵێ من ئێستا قسە لەگەڵیان دەکەم سڵاوت لێبێ ئەمڕۆ هاتوێتە سەر قەڵای کەرکووک تا چەند بە دڵخۆشی دەکەن و چۆن پیرۆزبایی خۆتان ئەگەێنن. زۆر سپاس سەرەتا دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتانەکەم لە هەموو کات و شوێنێکە لە هەموو بۆنەکانە یەکەم کەناڵن تاکە کەناڵن کەەوە هەموو شتەکانتان بەردەوام وەکو خۆی ئەگوازرێتەوە من بەو پەڕی دڵخۆشی و پیرۆزبایی لە خۆم و تەواوی گەلی کورد و بە تایبەتی شاری کەرکووکەکەم بەم بۆنە بەر پیرۆزەوە و بە هیوام بە تەندروستی باش هەموو لایەک بگەڕێنەوە ناو ماڵەکانی خۆیان. طبعا بەرزان دکتۆر بڵێن کارمەندی تەندروستیە لە سەردەمی کۆرۆنا ینی زۆر هەماهەنگیمانە بوو پێکەوە دکتۆر ئێستا تا چەند هیواخوازی ئەم ڤایرۆسەکە بەرەو کەمبوونەوەڕوا هەر نەمێنێ لە بنیوە لایەنە تەندروستیەکان چێکم پێم خۆشا لێرەشەوە پامێکەوە بگەێنن ئێستا لێرە لایەنە تەندروستیەکانی شامادێن وەکو ئەمبوڵانس و تیمەکانی تەندروست. زۆر باشە ئێمە بە لێکم کاتەوە تاکو ئەم ساتە وەختەیە ئێمە هیوامان ئەوە بووەکەوە ڤایرۆسی کۆرۆنا لە سەر تاپای جیهانە نەمێن و بە تایبەتی لە وڵاتی عێراق و شاری کەرکووکە ئەمە لەلایەکۆ ئێمە وەکو تیمەکانی تەندروستی شاری کەرکووک سەرجەم تیمەکانمان دابش کراوە بە سەر ئەمبوڵانسەکانە لە خوارە و قەڵاوە چەند ئەمبوڵانسێک دانراوە لە ناو قەڵایە دانراوە لە دەروپشتی قەڵایە لە ناو شارە بە تایبەتی لە ناو نەخۆشخانەکانە بەشی فریاکەوتنەکان هەموو لە ئەمە دەباشین بە هیوای ئەوەین کەوا کەس پەنجەیەکی قەترەی خوێنی لێ نەیات بینە شەر بە هەمان شێوە لە ئامادەباشی دابن ئێمە ئێمە تاکومانگی 5 بەرنامە دانراوە تاکومانگی 5 بەرنامە دانراوە بە تایبەتی ڕۆژی هەینیەکانە ئەو کارمەندانی ئەمڕۆ لە داوا من واتە بەیانی شەر بە بەردەوامە بن لە پێشوازی هاوڵاتیانە لە هەموو شوێنەکە. زۆر سپاس کا بە شوکی ڕاستەوخۆ لەگەڵ ماوی بەڵێ بەرزان بنەمەوێ ئێستا خانەوادەیەکی تر بدوێن یاخود وڵاتێکی تر بێت ئێرە پەیامتان چییە بە تایبەت چۆن پیرۆزبایی خۆتان ئاراستی دەکەن و لە کەرکووکەوە چۆن پەیامی ئاشتی پێکەوە ژیانتان؟ ئێمە پێشەچی بە خێراتمتانەکەین پێش هەموو شتێکە تا یەکێتی مابێ کەرکووک کوردستانیە ئەوە نکۆڵی لێ ناکرێ پیرۆزبایی لەسەر جەم لە هەموو کوردێکەکەم لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی خەڵکی کەرکووک بە خێراتمتانەکەم. چۆن جەخت لە پێکەوە ژیان دەکەنەوە؟ ئێمە پێمان خۆشە پێکەوە ژیان هەموو نەتەوەکان وەکو یەکە ئێمە وەکو کورد وەکو یەکێتی جیاوازی بینی کورد و عەرەب و تورکمان ناکەین بە هیچ شێوەیەک. ڕاستەوخۆ لەگەڵ ماوی بەڵێ بەرزان ئەمە خێزانێکن بە جلوبەرجی نەتەوایەتیەوە ڕویان لەسەر قەڵای کەرکووک کردووە سەرجەم تەمەنە جیاوازەکان هاوکات وەکو با بڵێنەوە هاوڵاتی باسی کرد جەخت لە پێکەوە ژیان دەکەنەوە جەخت لە ئاشتی دەکەنەوە هاوکات لەگەڵەوەشدا هیواخوازن ئەو کێشانی کا لە کەرکووک هەیە چارەسەر بکرێن و لایەنە سیاسی کوردستانەکان لێک نزیک بوونەوەی زیاتر لە نێوانیان بەدی بکرێتەوە
بە تێکرا هاوڵاتیان ئەو ڕادەگەێنن کە هیچ هێز و لایەنێک ناتوانێت ئەو پەیوەندی ئاشتیە تێک بدات کە لە نێوان پێکاتە و ئاینە جیاوازەکانی بەرزان من ئێستا ئەمەوێ دیمەنەکان بگوازمەوە دیارە تا دێت ژمارە هاوڵاتیان ئەوەی ئەوەی کە ئەو دیمەنە ببینێت دەکەن. هەر کەسێک ئێستا دیمەنانە ببینێت وەگەر هاوکارانم ئێستا دیمەنەکانی تری سەرخەڵاش پیشانی ئێوە بدەن ئەم دیمەنانە بۆ خۆی هەر کەسێک هەر لایەنێک هەر سیاسیەک لە عێراق لە وڵاتی ئیقلیمیەکان لە ناوخۆ لە دەرەوەش بیبینێت ئەزانێت کە کەرکووک نا پێویستی بە هەڵبژاردنە نا پێویستی بە ڕیفراندۆمە نا پێویستی بە هیچ بابەتێک لە ڕاپرسیە چونکە بۆ خۆی ئێستا ئەوەی ئەبینرێت گەورەترین کەرنەڤاڵی کوردیە لەسەر قەڵای کەرکووک. بەرزان من دوا وڵاتیم لەگەڵ سلااوان لێبێت ئەمڕۆ پێکەوە بەزرینەتەوەیەوە هاتوون پێیانتان چیە تا چەند خۆشحاڵن. سپاس سەرەتا جەشنی نەورۆز لامو لای پیرۆز بێ لە چاپارچەی کوردستان ئێمە لێرەوەمانەیە بە هەموو لایەکە و تەحەدایەک ڕای بگەێنین کە ئێمەی کەرکوشی لە هەموو بۆنەکانی خۆمان ئامادە دەبین و نەک بەس نەورۆز هەر بۆنەیەکی کەش بێ ئامادە دەبین وەکو تەحەدایەک بۆ پارێزگاری کەرکووک. وەڵامی بۆ ڕابگەین کە ئێمەش کوردی نامانیام و مناسبەی ما خۆمان لە کوردی خۆمان ڕابگەێنین و ئینشاڵڵا بێتە مای خێر و خۆشی. وەڵا خۆشحاڵین تەبعاً. لەگەڵ بوو بڵێ ئێستا کەسێکی ترم لەگەڵ هاوڵاتیەک ئاڵای کوردستان لە سەرشانێتی و ئاجر و بەرگینەتەوەیەتی لەبەرە سەرەتا پێم بڵێ چۆن خۆشحاڵی خۆت دەرەبڕی و هەست بە چیەکەی. والله من دائما بنەورۆزان ئەم ساڵ ئەمڕۆ تەواو بێ خەفەتە خۆم لێم تەواو بوو چاوەڕێ ساڵێ ترەکەم هەر لە خۆشیاوین ئینشەڵڵا ئەم هەموو کورد و برادەر و خۆمانە دینین وەلو تایەتی بە کورد و بە عەرەب و تورکمانەوە هەمووی برایە لێرە لە کەرکووک بە یەکەوە بە خۆمان ئاهەنگە گێڕین و هەفتەی خۆمانەکەین لەبان ئەم قەڵا خۆشە و ئاڵای کوردستان ژەکەینە بان سەرمان چکە ئاڵای کوردستان خۆتەزانی ئەوە نەتەوەی ئۆمانە ئێمەش کوردین و هەر کورد دەمێنین و کورد ناژبن سوپاسان شەکەم بۆ خۆتان و کەناڵەکەتان زۆر سپاس. بەڵێ بەرزا من دیمەنێکە گوازمەوە یارە ئەمەش کە بەدی دەکرێت هاتنی جۆش و خرۆشی تەسەوڕەکەم بەشێک لەو هاوڵاتیانە ناسۆ تەسەوڕەکەم ئەم هاوڵاتیانە لە ناحیە لەیلانەوە هاتبێتن واتە لە دەروی شاری کەرکووک بۆ خۆیان بەشێکیان کەسایەتی شاری ناحیە لەیلانن واتە هاوڵاتیان لە ناوچەکانی با بڵێن دەروی ناو سەنتەری شاری کەرکووک هاتوون بۆ ئەم مەراسیمە ئەو بەڵێ بەتاکید بەرزان بەڵێ نەک تەنها لەیلان بەڵکو ناوچە جیاجیەکانی دیکەش هاتوون ڕویان لەسەر قەڵای کەرکووک کردووە و مەبەستیانە بەشداری بکەن. سڵاو دێبێ تۆ لەکوێوە هاتووی؟ من لە دڕۆدوبات فەیلەق هاتووم. پەیامان بۆ سەر قەڵای کەرکووک ئەمە شتێکە بۆ ناو چاوی دژمنە. ئامادە نەم شارە جێ بێڵن چی؟ کەین کەس نەما یەک کوردێک نەما لە عێراق یەڵە بەجێهێنێت یەک کوردێک نەمینێت یەک کوردێک نەمینێ یەک کوردێک نەمینێ مساعدم بەم تەمەنەوە ئەڵعانەکە ئەگەر لەبەر حیزبەکان نەبێ بکەمە پێش گەنجەکانمانەوە بە 24 ساعت حافظ دەکەم لە کەرکووکە مساعدم مەراسیمە لەسەر قەڵاچی پەیامێکی ئەمە پەیام گەورەترین پەیامی هەیە گەورەترین پەیامە ئەگەر بەخۆی ئەم بزانن دژمنات لایەنە سیاسیەکانیشە لێرە ئامادەیان هەیە هەموویان ئەزانم هەر هەمیان هەیەە بەس نا بەداخەوە تەبانین بۆیە ڕۆژ لێرە پێکەوە بەدی دەکرێن ئەبێ قۆناغی داهاتویان چی هەندێکیان بەدیێکرا هەمویان لێرە نین هەندێکیان لێرە نین نابێ ئێمە هەمووی بەیەکەوە بگرین بستێنین هەندێکیان لێرە هەندێکیان لێرە بەداخەوە ئەڵێن بەداخەوە خۆزگا ئەو هابوونە یەک حەڵقە بوونایە یەک حەڵقە بوونایە خۆزگا زۆر سپاس. بەڵێ ئەمە وتەی خەڵک بوو من ئێستا ئەمە بەسمە دیمەنی هاتنی هاوڵاتیان بگواسمەوە کە ڕوو لەسەر قەڵای کەرکووک دەکەن هاوکات بە ئاڵای کوردستانەوە هاتوون سەرجەم تەمەنە جیاوازەکانن لەگەڵ ئەوەشدا جەخت لە پێکۆژیان یوسف ئەگەر خۆش سەرنج دەی بەشێکی زۆر لە خانەوادەکان با بڵێ مناڵەکانی خۆیان لەگەڵ خۆیانە هێناوە بۆ خۆی ئەمە پەروەردەیەکی نەتەوەییە هەر لە ئێستاوە ئەو ڕۆحیەت و ئەو مڕاڵ و ئەو هەستە بەرزەی نەتەوایەتی بکەنە ناو ڕۆحی ئەو مناڵانەیانەوە. بەڵێ یعنی بەرزان زۆربەی خێزانەکان با بڵین منداڵەکانیان هێناوە ئەمەش بۆ ئەوەیە ئەگەر بۆ نمونە هاوکار محەممەد ئەو دوو مناڵە دیمەنی ئەو دوو مناڵە بگوازێتەوە کا بەجلی کوردی هاتوونەتە سەر قەڵای کەرکووک ئەمە پەیامێکە کە
با بڵینەوەکانی خۆشیان ڕادێن لەسەر مەراسیم و کللتورە نەتەوایەتیەکان و بۆ ئەوەی هەمووان تێکڕا پێکەوە ئاشنا بن بە دابوو نەریتی کوردەواری ئەمەی کابەدی دەکرێت دیمەنی هاتنی هاوڵاتیانە کە ڕوو لەسەر قەڵای کەرکووک دەکەن هاوکات لەگەڵەوەشدا هێزانیەکان داوا دەکەن کە لە ڕۆژانی نەورۆز هاوڵاتیان هەمانگیان لەگەڵیان زیاتر هەبێت زۆر باشی یوسف هەمانگیان لەگەڵیان زیاتر هەبێت بۆ ئەوەی ڕووداوێکی نەخوازراوی لێنەکەوێتەوە هاوڵاتی دیکەشە گفتوگۆ بکەی بێگومان ئەو دیمەنانی کە ئێستای بینن زۆر باشە من ئێستا ئەگەڕێمەلایەوە دیمەنەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگوازمەوە زۆر باشە ئەو دیمەنانی کە ئێستای بینن دیمەنی سەر قەڵای کەرکووکە کەرکووکی کوردستان بە هەزاران هاوڵاتی کورد لەوێن پێم وابێت هاوکارانم ئاماژە بۆکەن کە کەرنەڤاڵەکە دەست پێەکە دوور مەکەونەوە لەسەر شاشی کەرکووک ئەگەر لە کەرکووکن دوورکەونەوە بڕۆنە سەر قەڵای کەرکووک بەڵام ئەگەر لە دەروی کەرکووکن دوور مەکەونەوە چاوتان لەسەر کەناڵی کەرکووک بێت ئێمە بەردەوامی ئەی کوردستانم هەناسەمگانم من تۆم نابێ ئاڵاکانتان ببینم بە شەکاوەیی ئەمڕۆ پێکەوە جیاواز لە هەموو کاتەکانی تر دەست لە ناو دەست حیزبە کوردستانیەکان پێکەوە لەسەر قەڵای پیرۆزی کەرکووک ئاهەنگی نەورۆز دەگێڕین. أيها الحضور الكرام يا جماهير كركوك الصامدة نهنئكم ونبارك أعياد نوروز ورأس السنة الكردية وذكرى انتفاضة شعب كردستان وتحرير مدينة كركوك. أهلا بكم في مهرجان نوروز في كركوك. يجتمع ممثلو الأحزاب الكردستانية في كركوك اليوم على قلعة كركوك الشامخة التاريخية يدا في اليد جميعا لإيقاد شعلة نوروز. أهلا وسهلا بكم. ئامادە بوانی بەڕێز پێکەوە بە بەرزکردنەوەی ئاڵاکانتان با ببینم ئاڵاکان بەرزکەنەوە لەگەڵ سرودی نیشتیمانی پێکەوە دەست لەسەر سنگ دەوەستین چەند ساتێک وەک ڕێزگرتن لە خوێنی شەهیدەکانمان. نوێنەری حیزبوولانە کوردستانیەکان لەسەر ستەیجی کەرنەڤاڵ ئامادەن. داوا لە بەڕێز ئاسۆمامەن کارجێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری کەرکووک و سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین
بە نوێنەرایەتی حزب و لایەنە کوردستانیەکان وتاری کەرنەڤاڵی نەورۆز و ڕاپەڕین و ئازادکردنی کەرکووک پێشکەش بکات. کەرکووچە خۆڕاگرەکان یادی نەورۆز و ئازادکردنی کەرکووکتان پیرۆز بێ. ئیجازەم بدەن بە ناوی هەڤاڵان بە ناوی سەردەم حیزبە کوردستانیەکانەوە جارێککە بە خێراتنتان بکەین و پێتان بڕێن نەورۆز و یادی ئازادکردنی کەرکووکتان پیرۆز. جەماوەری خۆڕ بە ئەمەکی کەرکووک کەس و کاری سەربەرزی شەهیدان کەرکووچە خۆڕاگرەکان خوشک و برایان لە نەتەوە پێکاتەکانی دیکەی کەرکووک نەورۆز و ڕاپەڕین و ڕزگارکردنی کەرکووکتان باش. ئەمڕۆ هەمومان پێکەوە لەسەر قەڵای دێرینی کەرکووکەوە بەجل و بەرگ و ئاڵا و ئاڵای نەتەوەی و ئاڵای کوردستانەوە جەژنی نەورۆز و ڕاپەڕین و سیویەکەمین ساڵەی ڕزگاری کردنی شاری کەرکووک پیرۆز دەکەین کە بۆ یەکەمین جار لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردە بەهاری ساڵی 1991 ئەم شارە بە پشتیوانی خەڵکی دلێر و خۆڕاگری کەرکووک و هێزی پێشمەرگەی کوردستان ئازاد کرا. دەسەڵاتە فاشیست و ستەمکارەکەی بەعسیان ڕاماڵی ئێوارەی بیستی ئازار خەڵک و پێشمەرگە بە یەکەوە زەماوەندی سەرکەوتنی ڕاپەڕین و ڕزگارکردنی کەرکووک و جەژنی نەورۆزیان جێڕا. بە ڕزگارکردنی کەرکووک ڕاپەڕینی ساڵی 91 تاجی سەرکەوتنی لەسەرنا. جگە لەوەی نەورۆز بۆنەیەکی مێژوویە هاوکات هێمایەکیشە بۆ بەگژاتچوونەوەی نادادی و ستەمکاری و زۆرداری. نەورۆز لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی و خەڵکی کوردستان بریتە لە ئاشتی و ئازادی و خۆشەویستی و یەکتر قبوڵکردن و ڕێزگرتن لە سروشت و دوانیەکانی. جەماوەری خۆشەویست و کۆڵنەدەری کەرکووک لە کاتێکدا ئەم ساڵ جەژنی نەورۆز و یادی سیویەکەمین ساڵی ڕاپەڕین و ئازادکردنی کەرکووک دەکەینەوە. هەم ناوچەکە و عێراق بە ئاڵنگاریەکی بەردەم پرۆسەی سیاسی و لە هەڵکشاندایە تا دێ پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بە دۆخێکی ناسروشتیدا تێدەپەڕێت. هەروەها پێکەنەهێنانی حکوومەتی نوێی عێراقیش یەکێکی دیکەیە لەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی پرۆسەی سیاسی عێراق بوونەتەوە. هەروەها گرفتی جدیش لەسەر خواست و مافە دەستوری و یاسایەکانی خەڵکی کوردستان و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دروست کردووە. بەم بۆنەیەوە بە دەرفەتێک دەزانین کە تێیدا جەخت بکەینەوە لە جێبەجێکردنی تەواوی برگەکانی مادەی 140 دەستور و زامنکردنی پێکەوە ژیانی سەردەم پێکاتەکانی ئەم شارە. هەروەها داوا لە حکومەتی عێراقی فیدرالیش دەکەین کۆتایی بەم دۆخە بهێنرێت و بگەڕێتەوە بۆ مەبدەئی سازان و شەراکەتی ڕاستەقینە. لەم پارێزگایەدا بە پێی ئیستیحقاقە دەستوری و ئینتیخابیەکان مامەڵە لەگەڵ پارێزگاکەدا بکرێ و هیچ نەتەوەیەک و پێکاتێک پەراوێز نەخرێت. ئێمە پێمان وایە باشترین ڕێگە چارە بۆ پرچی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان تەنها گەڕانەوەیە بۆ دەستوری هەمیشەیی. بەدەر لەو ڕێگا چارەیە پرچی کەرکووک و هیچ ڕێگە چارەیەکی دیکە قبوڵ ناکات. هەروەها هەموو لایەکی دڵنیا دەکەینەوە کە بە هیچ شێوەیەک سازش لەسەر کوردستانی بوونی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ناکەین و
پۆستی پارێزگاری کەرکووکی بە بافی ڕەوای کورد ێزانین چونکە کورد لە دوایین هەڵبژاردنە جارێککە بەهێنانەوەی زۆرەی دەنگ و کورسی و لە پارێزگای کەرکووک سەلمان دێوە کە ئەم پۆستە مافی ڕەوای پێکاتەی کووردە جەماوەری خۆڕاگری کەرکووک ئەم شارە لە ڕووی خزمەت گوزاریەوە وەکو پێویست کاری بۆ نەکراوە و ئەوەی بۆی دەکرێت وەکو پێویست نییە چونکە خودی شارەکە سەرچاوەیەکی گرنگی داهاتە بۆیە داوا دەکەین گرنگی تەواوی پێ بدرێت و دانیشتوانەکەی زیاتر خزمەت بکرێت سڵاو لە شەهیدانی ڕاپەڕین سەردەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان دووبارە نەورۆزتان پیرۆز نەورۆز و ڕاپەڕین و ڕزگارکردنی کەرکووکتان پیرۆز بێت حیزب و لایەنە سیاسیەکانی کەرکووک نەورۆز داگیرسا ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک کرایەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە و نەورۆزە هاتەوە
ئامادەبوانی بەڕێز ئاهنگەکەمان بە جۆشترەکەین ئاڵاکانتان ببینین با بشەکێتەوە. ئەمڕۆ هونەرمەندی زۆر باش میێوانی کەرکووکیەکانن دەیانەوێت لەگەڵ ئێوە بەشداری لە خۆشیەکان بکەن. دەتانەوێت بزانن هونەرمەندەکان کێن؟ ئەو زۆر دەمێکە کوردانە گۆرانی دەڵێ زۆر دڵسۆزی کەرکووکیەکانە. ئەمڕۆ نووری گەرمیانی هاتۆتە کەرکووک و هەر بە لەقەبی گەرمیانەکەی دەیەوێت بۆ گەرمیانەکان بیسەلمێنێت کە لەگەڵ خۆشیەکانیاندا بەشدارە. دوو هونەرمەندی تری گەنج میێوانی ئاهەنگەکەن یادگار خالیدی جاسم چوچانی. دەتانەوەی کێ سەرەتا بانگێش بکەم؟ زۆر باشە کەواتە گەرمیانی لەگەڵ ئێوە ئاهنگەکە بە جۆشترەکات. الو الو الو
كردستان بپرسن داستانی من یەکێتیم لە کوردستان بپرسن داستانی من یەکێتیم لە گەنجی من دەچڵەشێ دڵی دژمن یەکێتیم لە ناوی من دەچێشێ دڵی دژمن یەکێتی لە یەکێتی نیشتیمانی یەکێتی لە یەکێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی ماڵی گەورەی هەموانی یەکێتی نیشتیمانی ماڵی گەورەی هەموانی يشتي الاجتماعي يشتي مال قبر يمواني يشتي الاجتماعي يشتي مال قبر يمواني لچاوی بدوان تدا، انا برای چاوی دمرم لچاوی بدوان تدا، لام برای
شرم ترى روجي جارك بيبينم لستر خلاص شاترا أخلد بمن هشوا خمد كردو معذرة خمد كردو معذرة هالشير لورا بهارة بهارة هالتبشين بوسيرانة نبا مثل قلب قرم لنا يودي يتباني أو نذي أقول ذيكا تيارت بين أيتاني تيارت بين أيتاني هيا الفرا الفرا لبشاي وزما واندا الفرا الفرا لبشاي وزما واندا دنيا ببهت جمال جندانا كوش بندا توشندم ندخش دمي همني دو صد واندا بفش وازيد دنيرم ساد خرج سجود بندا ساد خرج سجود بندا شكل هركوكو رحيما كل ما تبين في الشوا تفضل سيلين ذا هوري مني بفر بامي وشيخ لقل ذا لا يدن السيل بينهم بايد لهم المبشا بايد لهم المبشا هاي ملا لا 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 هاي مملي مباني مامو إخوة مونا يدن بتو مملي مباني مامو إخوة مونا يدن بتو يتوج باللي دستينم طالو باراي نرفينم برجي رمزاني رجو كيف بيدشينم هاد القليل علينا هنار الليل ورزي بايلة دهد الارزي سجوانا دمر فينو اندامي بسر وكزي او اشكاري خدايا زوجواني بالا برزي يقدر دي وهيدا تمو شارع ناكر بدرزي شاون كوتو بشاي ازاي بدل امتزي ازاي بدل امتزي هاي ملالالي لالالالي 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 كارو
بچاوان نظري مغموان شهد كردم بچاوان أتاكو من ضلوي ورفيض من دلاوان أشري ربي روايو أتاكن يودرايوان فبر لما ضري هاري كردم بچاوان أقري لهم بردا نالش نظري بان نالش نظري بان قبل ما نمو يخون نايدم بدو يتربي ليلة سنم بانا وبراي درفنم هغري لمن بردا وفل فري دالنم يوزو كي بين الشنم يوزو كي بين الشنم يوزو كي بين فاس چیتانەوێ دووبارە آخر هونەرمەندی تر مێوانە ئەبێ کاتی ئەوانیش بدەین ئێستا بانگێشتی هونەرمەند یادگار خالیدیەکەین بۆ سەر ستەیج الو سڵاو و ڕێز لە هەموو خۆشەویستانی شاری کەرکووک سڵاو لە دڵی کوردستان احترام و ڕێز بۆ تاکتاکی ئەو میوانە بەڕێزانە بە هیوای ئاهەنگێکی خۆش یادگاری خالیدی ئەمڕۆ لە خزمەتی هەموو کەرکووک و کەرکووکیەکانە بێت ڕێز و خۆشەویستی بۆ هەمووتان بێجیاوازی ئازیزن خۆشەویستن کەرکووک قورسی کوردستان دڵی کوردستان ئازیزن خۆشەویستن بێجیاوازی ئازیزن شێرە کوڕان هەموو کات لەم شارە بوونیە بووە خۆم بە خۆشحاڵە زانم جێی شانازیە لە ناو کەرکووکیەکان ئەمڕۆ گۆرانی بڵێم ئازیزن ئازیزن کوڕەگیە نەبری لزد على ويدايا
جیان قرسی کوردستان عزیز و خۆشەویست کەرکووک و کەرکووچەکان بمێنن بۆ کورد و کوردستان شێرە کوڕانی کەرکووک ئافرین بەڕاستی جێی شانازین بەڕاستی بژین آفرین آفرین لاي
مترية ياك لقرق وارية دول لقرق جورية جوانا وزي خاي مصر زابي اسكمينية إيران ويرا قرام جواني وايا لينية إيران ويرا قرام جواني وايا لينية هاي السودان مي ويبا مجيشا وكاني كردمي بولا ماما لبر بيشا خانمي مصدر او بردا مرة داركاني رزيوا بشوش الايراني لسر سمتي غزيوا بشوش الايراني لسر سمتي غزيوا هنرمندی عزیز هاوڕێی خۆشەویست دڵی شارە زۆر جاسم شوشانی با فەرمێت احترام بۆ کاکە جاسم فەرموو پێکەوە لە خزمەتی کەرکووک و کەرکووکیەکانی ئەمڕۆ سڵاو لە هەمووتان سڵاو سڵاو ئەیە سڵاو بۆ تەواو کەرکووکی خۆشەویست سڵاو بۆ گەنجودا و پیری کەرکووکی هەمیشە خۆشەویست و هەمیشە شیرین دڵی کوردستان سڵاو بۆ هەمووتان خۆشحاڵم لە خزمەتانم شانازیە بۆ ئێمە ئەوە سەباوکە خۆشەویستن احترام بۆ خەڵکی کەرکووک دووبارە یادگاری خالیدی شانازیدان پێواکە یەخوا سەربەڵند بن ڕێز و احترام بۆ ئاسایشەکان برا عەزیزەکان ئاسایشی ئەم شوێنەیان پاراست یەخوا هەمیشە لە خۆشییا بن دەنگی کاک جاسم لە خزمەتانە من کۆتایی سڵاو و ڕێز لە تاکتاکی میوانەکان سڵاو ئەیە مامۆستا سڵاو لە کەرکووک سڵاو شهيانم وعدم داوى بويانم ياري شاو شهيانم وعدم داوى بويانم او دوليا وبمشم بصور خيني على يدينم نسر بالا كيبرسي دبابر شين خينم كركوكم لا بيش بيت امريكا الروخيانم كركوكم لا بيش بيت امريكا الروخيانم يا
عزیز بهارەوە دیبلە نەورۆزەوە عزیز بهارەوە دیبلە نەورۆزەوە لێرۆ بابی کەیماوە جۆژنە پیرۆزەوە لێرۆ بابی کەیماوە جۆژنە پیرۆزەوە
ماسم خوا من بخواشي دو چاو ماسم خوا من بخواشي دو چاو ماسم
دەیوا بەخوا لەو مایەشە بەخاتری ئەو میوانە بەرەزانە ئێمە زیاتر لە خزمەتانە ئەبین خۆشەویستان
هیوادارین هەمیشە دڵخۆش و کامەرانن. سڵاو بۆ قودسی کوردستان، سڵاو بۆ کەرکووک. ئەو گۆرانیش بۆ ئێوە داواکراوی زۆربەتانە بە چاوان.
مامۆستا پێش دەقەی دڵی ساپڵا بڕۆ بەچاوان بەچاوان سڵاو بۆ هەمووتان قەزاتان لە گیانم هیوادارم هەمیشە دڵخۆش و کامەران بن سڵاو بۆ قودسی کوردستان کەرکووکی شیرین خۆشحاڵم دووبارە لە خزمەتی ئێوە بووم ئینشەڵڵا بە هیوای دیدار ڕێزم بۆ هەمووتان بەدڵتان بوو هیوام هەمیشە لە خۆشیا بن بە ناوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سوپاسی ئامادەبوونتانەکەین بە ناوی مەڵبەندی دووی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سوپاس و پێزانین بۆ هەمووتان بە ناوی حیزبە کوردستانیەکانی کەرکووکەوە سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ دڵسۆزی و خەمخۆریتان ئاهەنگەکەمان ئێمە لێرە کۆتایی پێدێ بەڵام ئێوە دەتوان لەگەڵ مۆزیک بەردەوام بن لە هەڵپەرکێ هەمیشە لە خۆشیا بن دووبارە نەورۆزتان پیرۆز بێ جەژنەکانی ڕاپەڕین و ئازادکردنی کەرکووکتان پیرۆز
خۆشایەتی بکەین هەر کەسێکیش دژمنایەتیمان بکات ئەوە سەری خۆی دەدا لە تاشە بەردەکاری کێوەکانی کوردستان. ساڵی تازەیە جەژنی نەورۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە ساڵی تازەیە جەژنی نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە ئاگری نەورۆز لە قەندیل لەڵکەن کە ئێمە کوردین بۆ دۆسمان ئەو بۆ دوژمن بەردین بۆ دۆسمان ئەو بۆ دوژمن بەردین ساڵی تازەیە جەژنی نەورۆزە ساڵی تازەیە دیسان نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە. دووبارە و هەزاربارە نەورۆز و سەری ساڵی نوێی کوردیتان پیرۆز بێت یادی 31 ساڵی ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووکتان پیرۆز بێت ئەو دیمەنانی کە ئێوە بینیتان و ئێساش هاوکاران دووبارەی خەنەوە سەر سکرینی شاشی ماڵەکانتان ئەمانە دیمەنی ئاهەنگ و کەرنەڤاڵی نەورۆز و سەری ساڵی کوردی و یادی ئازادکردنی شاری کەرکووکە لەسەر قەڵای کەرکووک کە بە هەزارها هاوڵاتی لەسەر قەڵای کەرکووک بوون و ئێساش بەردەوامن و ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئاهەنگێڕان بەردەوامە ئەم کەرنەڤاڵە نەوەستاوە هیچ زەمەنێکی دیاریکراو هیچ کاتێکی دیاریکراو نییە بۆ کۆتایهێنانی ئەم ئاهەنگە هیچ شوێنێک هیچ کاتێک دووبارەیەکەمەوە دیاریکراو نییە بۆ کۆتای هاتنی ئەم ئاهەنگ و ئەم وڕاڵە بەرزەی کە هاوڵاتیان بە جۆش خڕۆشەوە دەرچوونە ئەمڕۆ بۆ ڕاگررتنی ئاهەنگی سەری ساڵی نوێی کوردی و یادی ئازادکردنی شارەکەیان ئێوە ئەتوانن کەرنەڤاڵەکانتان بەردەوام بکەن ئێوە ئەتوانن ئێستا لە سەر شەقامەکان لە لای ماڵی خۆتان لەسەر قەڵای کەرکووک لە هەر شوێنێک کە ئێوە دڵتان ئێوێت ئێوە ئەتوانن کەرنەڤاڵی خۆتان بەرز ڕاگرن ئەتانوێ هەڵپەڕن خۆشی خۆتان دەرببڕن بە ئاشتی و بە پێکەوژیان ئەوەی ئەمڕۆ لەلایەن حزب و لایەنە سیاسی کوردیەکانەوە وتاردرا لەلایەن بێگومان هەواڵ ئاسۆ مامەن کارگەڕی مەکتەبی سیاسی وتاری هاوبەشی لایەنە سیاسەکانی خوێندەوە ئاماژی بۆ کرد کە پێویستە ئەم شارە زیاتر خزمەت بکرێت پێویستە ئەم شارە زیاتر بەرەو پێکەوژیان هەنگاو بنێت بۆیە بە دڵنیاییەوە هاوڵاتیانی ڕەسەنی ئەم شارە لە کورد و تورکمان و عەرەب و کلد و ئاشور و کاکەی و سەرجەم پێکاتەکانەوە هەمیشە ئەوان خوازیاری پێکەوژیان و ئاشتین ئەم ڕۆژێکی تایبەتە بێگومان ئێوە دووبارەیەکەمەوە ئاهەنگەکە ڕەنگە لەسەر قەڵا لەلایەن چەند گۆرانی بێژە کۆتایی هاتبێت بەڵام ئێستاش هاوڵاتیان لەسەر قەڵای کەرکووکن ئەتوانن بەردەوام بن لەوێت تەنیا هونەرمەندەکان کۆتاییان بە گۆرانی وتنێ ناگەڕنا دیجەی بەردەوامە وەکو ئاماژەمان پێکرد زەمن دیاری نەکراوە بۆ ئەم یادە ئێوە ئەتوانن هەتا نیوە شەویش خۆشی خۆتان دەربڕن کەرنەڤاڵی خۆتان بەردەوام بکەن بێگومان ئەوەی ئەمڕۆ پامێرانمان تۆڕی پامێرانمان لەگەڵ پۆلیسی هاتوچۆ و هەروە پۆلیسی کەرکووک قسەیان کرد کە ئەوان لە ئامادەباشیان
بۆی کە هاوڵاتیانی ئەم شارە لە دۆخێکی ئەمنی باشدا بپارێزن بۆی بتوان خۆشیەکانی خۆیان بە تەواوی دەربڕن بۆیە ئەوەی کە پێشتر لایەن هەندێک لایەنەوە باس دەواکرەکە کاتێکی دیاریکراوەیە کاتێکی دیاریکراو نییە ئێوەتوان خۆشی خۆتان دەربڕن من ئێوە جێ دێڵم لەگەڵ دیمەنەکانە بۆی کە ئاشنابن بۆی کە کۆمەڵێک ینی شادی هەیە ئەمڕۆ لە شاری کەرکووک تایبەتمەندی هەیە بە شاری کەرکووک جیاواز لە هەر شارێکی تر ئەمڕۆ نەورۆزە بۆ هەموو کوردێک لە هەموو جیهان و هەر چوار پارچەی کوردستان بەڵام ئەمڕۆ نەورۆزێکی تایبەتە لە کەرکووک چونکە ئەو دیمەنانەی کە ئێوە بینیتان لەسەر قەڵای کەرکووک ئەو ژمارە زۆرەی کە بەڕاستی چاوەڕوان نەکراو بوو ئەو ژمارە زۆرە بچێتە سەر قەڵای کەرکووک کە بە هەزارە ئەژمێردرێت ئێستاش یعنی ئەوی من زانیاریم هەبێ ئاهەنگەکان بەردەوامن لە نزیک قەڵای کەرکووک لەسەر شەقامەکان بە شێوەیەکی هێمنانە بە ئاشتیانە هیوای شادیتان بۆ خوازم بە هیوام نەورۆزێکی باش بەڕێ بکەن دوور بن لە هەر ڕووداوێکی نەخوازراو و من لایەن خۆمەوە ئەوتان پێڵم کە سبەی نێش ئەتوان بڕۆنە سەیرانەکان بەڵام تکایە پاک و خاوێنی ژینگە بپارێزن تکایە دوور بن لە ڕووداوی نەخوازراو بە تایبەتی ڕووداوی هاتوچۆ هێمن و لەسەر خۆ بن بە هیوای ڕۆژانی خۆش بۆ ئێوە ڕێزی بەرزان مەلامی قبولکەن دووبارە و هەزار بارە نەورۆز و ڕاپەڕینتان و ئازادکردنی شارەکەمان لە ئێوە پیرۆز بێت. Thank you.